ئاگرکەوتنەوەیە لە بازاڕی قەیسەری لە پارێزگای هەولێر کە زەرەر و زیانی زۆری بە دوای خۆی داهێناوە. هاوڵاتیان بەشێکیان ڕابواردوویەکی زۆریان دروست کردیە. پارێزگاری هەولێر دەڵێت لێکۆڵینەوەی ورد لەسەر هەموو ڕووداوەکانی ئاگرکەوتنەوە دەکرێت لە هەولێر و بۆ ڕایگشتی ڕادەگەیەنین. هەروەها پارێزگاری هەولێر هۆکاری تەشەنەسەندنی ئاگر بۆ ئیهمالی دوکاندارەکان دەگەڕێنێتەوە. هۆکاری تەشەنەسەندن بەشێکی ئیهمالی کاسبکارانە کە دوکانەکانیان داناخەن بە پەردە دای دەخەن و ئاشایەکانیان لە بەردەمی دوکانەکان جێدەهێڵن. هەموو ئەو ئیجراعاتانەی کە لە ڕابردوودا بڕیارمان لێدراوە دەگیرێتە بەر چەند ئیجراعاتێک کرایە ئەوانە هەموو بەردەوامی دەبیتن. ڕووداوی لەو بابەتە دەبێت هاوکاری هاوڵاتیان لە سەروی هەموو شتێکەوەیە. هاوڵاتیان ڕێگر بوون هەر هەم ئەوانەی کە پەرۆژ بوون لە بۆ دوکانەکانی خۆیان ئەو خەڵکانەی دەیانویست دیمەنی سوتانەکە ببین. دوای 4 کاتژمێر کارکردنی 22 تیمی بەرگری شارستانی هەولێر توانرا ئاگری بازاڕی قەیسەری لە شاری هەولێر کۆنتترۆل بکرێ. کاسبکارانیش دەڵێن بۆ دەبێ هەموو جار ئاگر بەو قەبارە گەورەیە لە هەولێر بکەوێتەوە و هاوڵاتیان زیانیان بەربکەوێ. چەند ڕۆژە کاتی گوتیان پەردە مەردەیەگرم بکەنە قەپەنگ ئەویان پێگوتی زاریان دانی ئەوڕۆکەش ئاگری کرد نازە مەسەرەکە شوێ سوتاوە لە بازاڕەکە لە ڕێزی مزگەفتی هەموو سوتایەوە بە زۆری کەرەپەری جلوبەرچی ژنانی هەمووی ژنانی و ئەو شتانەیە. نزیک ئێمە پشت چایخانەی مام خەلیلین ئەو فەرعی قوماش فرۆشەکان لەوەیە تر نازانین بیکوژنەوە. بەس من داوام لە حکوومەت هەیە هەموو جارێ لە هەموو شوێنێ وایر مەزبوط نییە حرەس لەوێ هەیە نازانم بۆ ئەبێ بڵن ئەم ئاگرە بەم گۆرەیە ببێ. لە ماوەی 2 مانگی ڕابردوو 3 بازاڕی گەورەی هەولێر یەک لە دوای یەک ئاگری گەورەیان بەخۆوە بینی. بازاڕی قەیسەری هەولێر ئەمە دوایین ئاگرە کەوا لە ماوەی ئەم 2 مانگەدا کەوتۆتەوە بەهۆیەوە زیانێکی زۆر بەر کاسبکاران کەوتووە. پرسیار ئەوەیە هۆکارەکانی ئاگرکەوتنەوە چینکەوا بەم شێوەیە زیانی گەورەیان لێ ئەکەوێتەوە و بۆ نەتوانراوە چارەسەری پێویست بدۆزرێتەوە بۆ ئەوەی بازاڕەکانی هەولێر بەم شێوەیە ئاگریان لێ نەکەوێتەوە و ئەم زیانە گەورەیە بە دوای خۆیدا نەهێنن. ئازاد و مەراوی کەناڵی ئاسمانی پەیام هەولێر.